ئەی کەسانێک هەن موسڵمانن وریا بە و بترسە لەمە کە شوملمان نەکە کە زۆری موسڵمانان لەمە بێ ئاگان کەسانێک هەن موسڵمانن لەسەر پردی سیڕاتە بەند دەکرێن خوای پەروەردگار سجنیان دەکات لەبان پردی سیڕات سجنی دەکات و ڕایەوەستێنێت چێن ئەم کەسانە ئەم کەسانە چ کردەوەیەکیان ئەنجام داوە ئەم کەسانە زانن چێن بوختانچیەکانن ئەوانەی کەوا بوهتان هەڵەبەسن بۆ موسڵمانان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت لە حەدیثێکی صەحیحدا من رمى مسلما بشيء يريد شينه به حبسه الله تعالى على جسر جهنم حتى يخرج مما قال هەر کەسێک تۆمەتێک هەڵبەستێت بۆ برای موسڵمانی هەر کەسێک لە کەداری کەسایەتی برای موسڵمانی بکە بەس بۆ ئەوەی شکۆی بکەوێنێت بەس بۆ ئەوەی لە کەداری کە بەس بۆ ئەوەی سووکی کە ئەوە لە ڕۆژی قیامەت خوای پەروەردگار لەسەر پردی سیڕات ڕای دەوەستێنێت پێی دەڵێت حەتا بەڵگەیەک نهێنیتەوە بۆ ئەو قسانت تۆ لەسەر پردی سیڕات دەمێنیتەوە هەی خاک بەسەر ئەو کەسانەی کەوا لە پیاوان و ژنان هەڵ ئەسن دەمیان ناوەستێت بەرامبەر موسڵمانان تۆمەت هەڵەبەسن بەڵام ئەو کەسەی کەوا تۆمەتی بۆ هەڵبەستراوە پێیەڵێم لە ڕۆژی قیامەت ئەو کەسانی کەوا قسەت پێ دەکەن لە بام پردی سیڕات ڕادەوەستێنرێن حەبس دەکرێن ئەوەیان بەسە بۆیە ئەو کەسانی کەوا سجن دەکرێن چێن بوختانچیەکانن بۆیە ئاگادار بە بوختانێک مەکە بە برای موسڵمانت قسەیەک هەڵ مەبەستە بە برای موسڵمانت چونکە لە ڕۆژی قیامەت لەسەر پردی سیڕاتە تۆ سجن دەکرێ ئاگادار بە